سڵاو لە هەوادارانی هونەری میلی برای چووکتان بەرهەمشەمامی بۆ گوێبیستی گۆرانیەکانی بەرهەمشەمامی و هونەرمەندانی میلی. ڕادیۆی میلی گەڕیان ماڵی هەموو هونەرمەندانی میلیە لە FM 94.1 خاوەنی کاکە جەزای سازە. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و هەر شاد بن. ئای گوڵم جوانی گژێیان لێم لە مەدا لە ڕێیان سنگت بەفری نسێیان سنگت بەفری نسێیان شنگت نەمام و بێیان سنگت نەمام و بێیان نەسرەوتم دەستم لێیان نوشتە و دوعای لێ کردم لە لای مەلا و فەقێیان. سڵاو لە ڕادیۆی گەڕیان سڵاو لە ڕادیۆی گەڕیان ئەوە میوانم لایەن بەڕاستی زۆر پەسەندە لە تەواوی کوردستان بەدڵ سڵاویان لێ دەکەم ڕادیۆی میلی گەڕیان بەدڵ سڵاویان لێ دەکەم ڕادیۆی میلی گەڕیانێ بژین قوربانت بم.